بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أتينا سر سورة ممتحنة. نسر چی دابزیوە؟ أم سورة ممتحنة. يا أيها الذين آمنوا لا تتخذوا عدوي وعدوكم أولياء تلقون إليهم بالمودة وقد كفروا بما جاءكم من الحق يخرجون الرسول وإياكم أن تؤمنوا بالله ربكم إن كنتم خرجتم جهادا في سبيلي وابتغاء مرضاتي تسرون إليهم بالمودة وأنا أعلم بما أخفيتم وما أعلنتم ومن يفعل منكم فقد ضل سواء السبيل. أم سورة بيروزا لسر صحابية بدابزي. أم صحابية بشدار ولغزاي بدرجدا أشين السر أويك إمام علي كري أبي طالب أي جريتوا على بانجي مني كت بيغمري إخوة صلى الله عليه وسلم لقوا زبير وزبير مقدادي كري أوس أمس يا صحابة بيغمري إخوة هرسك يعني بانكرت أمس يا صحابة بچن بو خاخ شوينك ئافرەتێک لەوێ هەیە نامەیەکی پێیە لە ناو قژەکەی شاردیەتەوە بیتێنن. ئەگەر هەندەیدا پشکنی بۆ بکەن و لێیسن ئەبێ ئەو نامە نەڕوا لەگەڵ ئەو قافیلە ژنێکی تایە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم سێ سەحابە نازەرە بانگ دەکا بە قیادەی ئیمامی عەلی. ئیمامی عەلی ئەڵێ دەرچووین ڕۆیشتین بۆ ئەو شوێنە چاوەڕێمان کرد قافیلەی هات بەڵێ ئافرەتێکی تایە بە ئافرەتەکە وتمان نامەکەمان بدەرێ. وتی نامەم پێ نییە. وتی نامە نەدەی پێمان ئەو کاتە بڵین تەفتیش دەکەین ئەس پشتێنین بەڵێ نامەیەکت پێ و ئەبێ بمان دەیتێ. ئەڵێ ئەو شترسا ئێمە وامان وت نامەکەی ناو پەلکەکانیان شاردیەوە نامەکەی دەرهێنا لێمان سەد و بردمانەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. گەیانمانە خزمەتی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا نامەکەی کردەوە بینی لە سەحابەیەکەوە کە حاتەبی کوڕی بەلتەعەی ناوە. ئەمە بەشداری بەدری کردووە سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەمە معلوماتی ناردووە بۆ قوڕەیش. پێغەمبەری خوا ئەمەی بینی وتی بچن بانی کەن بابێت. هاوردیان ئەم سەحابە دایەننا وتی ئەمە چییە؟ ئەی حاتب ئەمە چییە کە کردوتە؟ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوخسەتم بدە لەسەر خۆت بەبا تێگەێنم. پێغەمبەری خواش ئیزنی دا و کە قسە بکە. کاتێ قسەی کرد وتی من ئەمە بۆ ئەوە نەم کردووە کە من ڕازی بم بە کوفری ئەوان. بۆ ئەوە نەم کردووە من لەگەڵ ئەوانە خیانەتم کردبێ لە تۆ. من ئەمە بەس بۆ ئەوە کردووە من کابرایەکم ئەهلی مەککە نیم خێزانم لەوێ عایلەم لەوێ بەڵام ئێستا لەگەڵ تۆم و تووما گەشتێک بێ با من دەست پێشخەریەک بکەم بۆ ئەوەی کە شتێک بێ مناڵ و خێزانەکەم نەکوژن چونکە ئەوانەی کە موهاجرن لەگەڵ تۆیان کە سوکاریان خزم و خزمایەتیەکیان هەیە هەرچۆن بێ هیچیان پێ ناکەن بەڵام من لەوێ غەریبن کە سوکارەکەی من خەڵک مەککە نین. لەبەر ئەمە ئەمەم کردو ئەی پێغەمبەری خوا. سوێندی خوارد وتی من لەبەر ئەوە نەم کردە لەبەر خاتر مناڵەکانم خێزانەکەم. ئەمە شتێک بێ بۆی بەیانی سبەینێ شتێک بوو کە هیچ نەکەن بە عایلە و خێزانم. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر نیگەران بوو لەمە چونکە ئەمە سڕێکە نابێ دەرچێت. چونکە ئەو سڕەش چی بوو کە پێغەمبەری خوا ئەچێتە سەر ئەوان کە بۆ فەتحی مەککەیە بۆ غەزایە لە غەزاکان. بەڵام پێغەمبەری خوا حەزی ناکرد ئەوان بزانن کە خوێن بڕشێ. حەزێکت کاتێ بچن ئەوان ئاگایان لە خۆیان نەبێ و هەموویان خۆیان بدەنە دەستەوە و خوێن نەڕشێ لە بینە. ئیتر خوای پەروەردگار ئەم ئایەتەی نازڵ کرد 11 ئایەتی دابەزاند قسەکانی ئەم سەحابەی پشت ڕاست کردەوە چونکە ئەم سەحابە چووە ماڵەوە خەفەتی خوارد ڕاستی کردەوە خوای پەروەردگار. یەکەم ئایەتمان خوێن کاتەکە دەرفەت ناداتە 11مین ئایەت هەڕوا لەسەری خوای پەروەردگار باستی دەکا باسی ئەم سەحابەکە. بۆیە ئەو کاتە پێغەمبەری خوش لەم سەحابە خۆش بوو چونکە
یەکێک لەو هۆکارانە بەشداری بەدری کردبوو. خوای گەورە ڕەحم وەلایەکمان بکە و عاقبەت خێرمان بکە. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.